سڵاوتان لەبێ کاتتان باش خۆشەویستان من ڕەنگیرم خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکە پێشڕەوان لە بەسەرکردنەوەی خانمێکی دیکە دووبارە هاتمەوە خزمەتتان هەموو ئەو خانمانەی لە کۆمەلگا سەرکەوتنیان بەدەستێنەوە بێ قوربانیدان و بێ نەهامەتی و بێ ئازار نەبووە بەڵام ئەوەی مای قسە لە سەرکردنە ئەوەیە هیچ کام لەو ئازارانە نەیتوانیوە کۆڵیان پێ بدات نەیتوانیوە کاریگەری لەسەر ژنێتیان دروست بکات هەرێکێکیان بۆ خۆیان پڕن لە وزە لە جوانی لە کەسایەتی و خۆراگری ئێستاش نمونەیەکێک لەو خانمە خۆراگرانم لەلایە کە بۆ دوو خولە ئەندامی سەرکردایەتیەتی نیشتیمانی کوردستانە ئەمە جگەلەوەی لە نێو حەزبدا چەندین ئەرکی پێسپێردراوە ئەویش خاتو فریال عەبدوڵڵای ئەندامی سەرکردایەتیەتی نیشتیمانی کوردستان سڵاو لێبێم کاتت باش خاتو فریال سپاس بۆ ئامادەبوونت سپاس دەکەم سڵاو لە تۆش و سڵاو لە سەرجەمبینەرانی تەندروستی چۆنە؟ وڵا باشم سپاس بە هیوان باش بێ میشە سەلامت بی خۆشحاڵت کردم پێشەوەی دەست با گفتوگۆکان بکەین سەرتاسی دێکم لەسەر ژیانی تۆ ئامادە کردووە پێکەوە بینەرێ بین و دەتر دەست بە گفتوگۆکانەکەین فەرموون با پێکەوە بینەری ئەم سیڤێ بین لەسەر ژیانی خاتو فریال فریال عەبدوڵڵا قادر لە ساڵی 1969 لە شاری کەرکووک لەدایک بووە و خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی هەر لەو شارە تەواو کردووە. لە ساڵی 1970 لە کەرکووک پەیوەندی با ڕێخستنە نهێنیەکانی ڕێکخراوی ئاڵای شۆڕشەوە کردووە. لە ساڵی 1970 لەگەڵ 19 ئەندامی ڕێکخراوەکە لەلایەن دەستگامنیەکانی کەرکووکەوە دەستگیر کرا. دواتر لە 14 ئابی 1991 لە زیندان ئازاد کرا. لە ساڵی 1995 وەک ئەندامی مەڵبەندی سێ ڕێکخستنی هەولێر لا بەشی ڕێکخستن کاری کردووە. لە ساڵی 1998 مافی پەنابەری سیاسی لە ڕێی نەتەوە گرتووەکانەوە بەدەست هێنا و لە ساڵی 2000 وەک پەنابەر لە نەروێژ وەرگیرە. ساڵی 2006 بڕوانامەی بە کالۆرۆسی لە بواری زانستە سیاسیەکان و مافی مرۆڤی لە زانکۆی بوسکەرودوو بەدەستهێنا. لە 2014 لەسەر لیستی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاندید کرا بۆ ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. لە ماوەی نێوان ساڵانی 2015 بۆ 2017 وەک ڕاوێژکاری نوێنەری عێراق لا ڕێکخراوی ژنانی عەرەبی سەر بە کۆمکاری دەوڵەتانی عەرەب کاری کردووە. ساڵی 2019 لە کۆنگرەی چوارەم یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر بازنەی کەرکووک بە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی هەڵبژێردرا. لە دەرەوەی وڵاتیش چەندین چالاکی و کاری ڕێکخراوەیی ئەنجام داوە. لە کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دووبارە بە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی هەڵبژێردرایەوە. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان کاتێوە هاتووە کە کۆمەڵێک پرسیار ڕوبەڕووی خاتو فریال بکەینەوە سەبارەت بە ئەو سەرکەوتنێکی ئێستا بەدەستی هێناوە بێگومان هەر خانمێکە لە پرۆگرامەکەی من ئەبێتە میوان هەڵچنی خۆمە کە دیاری ئەەکەم و بەدەر لە خاتو فریال چەندین خانمی دیکەمانێکە لە پشپەردەوە بەدەر لە سیاست لە بوارەکانی دیکەیە خزمەت دەکەن بۆیە ئێستا کۆمەڵێک پرسیار سەبارەت بەو سەرکەوتنانە بەو ئەزمموی کە ئێستا بەدەستی هێناوە دووبارە سڵاو لەبێ خاتو فریال ئامادەی بەڵێ ئامادەم فەرموو. سەرتا لەوە دەست پێکەین کاتێک کە ئەو ترێ فریاڵی زیندانی چی بەبێدادێت؟ لە ڕاستیدا هەر هەڵگرتنی ئەو لەقەبە بۆ من شانازیەکی زۆر گەورەیە. دیارە ئەو لەقەبە لە دوای زیندانیکردنم لە ساڵی 1989 لە زیندانەکانی بەعس و لە دوای ئازار و ئەشکەنجەیەکی زۆر داتایم بەسەردرا و باجێکی زۆرماندا لە ڕاستی لە ڕووی دەرونی لە ڕووی جەستەیی یعنی تۆ کە باس لە زیندانەکەی ئەوەی کە سوکاری زیندانی بووە یا خۆی زیندانی بووە پێم وایە ئەوان زیاتر لە مەغزا و یعنی ناخۆشی ناوی زیندان تێئەگەن بۆ ئەوەی کە هەمیشە هەست بە و ئازادیە بکەم بە چێژێ و ئازادیەکەوە لە دوای ئەوەی زیندان کران ئێمە بە هەوڵ و جهودی سەرۆک مام جەلال و بەرەی کوردستانی ئەو کات لە دوای ڕاپەڕین خۆشبەختانە لەگەڵ کۆمەڵێک ئەفسەری سەربازی دیارە ئەوانە لە کاتی ڕاپەڕین بەدیل گیرابوون ئێمەیان گۆڕێەوە بەپێی مادەی ینی مادەیەک ئێمە لە زیندان ئازاد کران یعنی کە وشەی زیندانی ئەڵێن من عکسەکەیم دێتەوە بیر کە چێش لەو ئازادی و سربەستی و ئەو دەستکەوتانە بێتەوە بیرم هەمیشە چ لە ژیانی تاکە کەسی وەکو ژنێک و چ لە کێشی کوردیش بزەبت وەکو کورد کە ئێمە ئەو ئازادی بەدەساتۆنە ئاسان ینی ڕەنگی خان بۆ زۆر کەس لەوانێ ئەوەی ئەو جیلە نەبێ گەنجەکانمان کە باسییان بۆ بکەی ڕەنگە هەندێکیان
پێیان سیر بێت کەمی هەست بۆ ئازارە بکات. بۆیە هەمیشە ئەوەکو ناسناوێک هەڵم گرتووە شارازی پێواکەم و زیندان مانای خۆراگری، مانای پەروەردەیەکی زیاتری خودی ئینسانەکە بۆ خۆی، مانای بەهێزی هاوڕێتی لەناو زیندان و مانای قۆڵبوونەوەی تێفکرین لە قیمەت و بەهای ئازادی مرۆڤەکان لەناو زیندانە. تۆ ئەوەی تر لەو فەلسەفەیە قوڵە بیتەوە کە چ قیمەتێکی تۆی گیراوی، هەدەفەکەی دواتر چییە؟ ئەی ئەو سجنە بۆدا ئەخرێ بۆ تەواوێ کۆتایی دێ، ئەی ئەو پرسە گەورەی کە لە پێناوی گیرا بووین، پرسی کورد و کوردستان و پرسی مافی مرۆڤ و پرسی ئینسان بە مانای کەلیمە، ئەوە کۆتایی دێ ئێمە گیراین، ئێمە ئازاد بووین. یعنی ئەوە قەت کۆتایی پێ نایە تاوکو ئێستاشی لەگەڵا بێ ڕاستە ئەو پارچەی ئێمە لە باشوور ئازادە و ئێمە توانیمانە بە هەوڵ و قوربانیدانی ئەم هەموو هەزارەها شەهیدا بە هەوڵەکان بەڵێ ئەم ئازادی کە هەمانە بە هەموو کەم و کوڕیەکانەوە ئێمە شوێنێکمانەی پێڵێن هەرێمی کوردستان کە ئومێ دەکەم هەمیشەوکو خۆی بمێنێ و بەرەو پێشتر بڕوا لەگەڵ هەموو کەم و کوڕی و ئەو ڕخنەی و گلەیانەی کە هاوڵاتیان و بەمەنی شۆ هەمانە لێ لە پارچەکانی تری کوردستان زیندانی سیاسیمان هێتاوکو ئێستاش، یعنی هەموو ئەناڵێنن، یعنی ئەگەر لێرە زیندانی سیاسی نەبێ بە مانای زیندانی سیاسی بە پاساویتر ڕەنگە خەڵک بگیرێ بۆ ئەوی ئازاد نەبن لە دەربڕینەکانیان بەداخەوە لە هەندێک شوێن کە کراوەکو ئەم دواییە ڕۆژنامە نووسانە ئەو خەڵکانن کە بەڵام ئەبێ بیرمان نەچێت کە قارەمانی ترمان هەیە، خەڵکی ترمان هەیە لەسەر کورد بوون، لەسەر داوای مافەکانی گەلی کورد لە زیندانان. لێرەوە چاوی یەک بەیەکی ئەو کەسانە ماجەکەم هیوای ئازاد بوونیان بۆ ئەخوازم کەوا لە زیندانان بەهۆکاری سیاسی و بەهۆکاری ئەوەی کە داوای ئازادی و مافی گەلی کوردەکەن. زۆر باشە، هەر لە چارچەوەی ئەوە ئەمێنەوە لە باسکردنی زیندان ئەمە پێناسۆی تۆ بۆ زیندان لە هەزر و دەرونی تۆیە بەو شێوەیە. ینی هەمیشە ئێمە کاتێکە باس لە خەم و ئازارەکەین، ینی بەدەر لەوەی کە دەورێکی تاڵە هەندێکجار چێژی هەیە کە ئێستا باسەکەی بۆچی لە بڕۆی لە سای ئەو نەهامەتیانە، لە سای ئەو ئازارانە تۆ ئێستا کۆمەڵێک ئاماجت پێکاوە، کۆمەڵێک هەدەفت بەدەستێناوە کە ئەویش سەربەخۆی و ئازادی هەرێمی کوردستانە بەگشتی بۆ نەتەوەی کورد. ئەمێ بزانم کە ئەو نەهامەتیانە فێری چی کردیت و چیت بەدەست هێنا؟ من پێم وایە نەکار من هەر ئینسانێک کە نەهامەتی زۆرە بینێ هەڵبەتە هەر جاری ئەبێ دەرسێکی لێ وەربگرێ. یعنی ئێمە دەردەسەری، برسێتی، ئەشکەنجا، ترس، دڵەڕاوکیە، ئەو شتانی کە هەوڵی ئەدان نیزام بەسەرمانە فەرزی بکە، ئێمە ئەوانەمان هەمووی بینی لەبەروی تۆ جگەلەوەی کە هەڕەشەت لەسەر بوو لە ڕووی دەرونی، لە ڕووی جەستەیی، هەڕەشەی کەسوکارەکانمان، یعنی ئەوانیش کەسوکارمان یعنی لە دەروی گوناح و تاوانێکیان نەبوو، ئەو کۆمەلگای هیچ تاوانێکی نەبوو، هەمیشە ئەو هەڕەشانەمان لەسەر بووە. بۆیە ئەم نەهامەتیانە یعنی ئەگە لە قۆناغێک هەبووە کۆتایی هاتووە لە قۆناغە، لە قۆناغێکی تر خۆی ژیان وایە. ژیان تعبیر نییە تەنها لە خۆشی و لە هەرچیەکی ئینسان کە بێوێ بەدی بێ. ژیان خۆی بریتە لە هەوڵدان، لە تێکۆشان بۆ ئامانجانەی کە ئینسان هەیەی مرۆڤەتی لە هەر کەسەوە بەپێی ئەوەی خۆی، یعنی لە ژیان بەپێی ئەو ئامانجانی خۆی دای ئەنایە بەرنامێکی بۆ دانا هەشە بە عەفەوی ژیانەکە لەگەڵ ئەوەشی کە بە عەفەوی ژیانەکە هەر جاری تەگەرەیەک، یعنی هیچ ئامانجێکیش ڕاستەوخۆ بەخۆشی نایەتە دەست. هیچی هەموو شتێک من دڵنیام ئیلاگەر ئەوانی کە پێ بڵێم خوا پێداوەکان کە دێنە سەر حازری، بەڵام خۆی ژیان عیبارەتە لە تێکۆشان، هەوڵدان، سەختی، بێری، کۆڵنەدان. چکە لە کۆتاییەکە نەتیجەکە ئەبینی خۆشحاڵێکی زۆر سەرتاپای ئەو ئینسانە ئەگرێتەوە کە تۆ بە نمونە ئەوانی کە ئەخوێنن تەڵەبەن ئەخوێنن لە کۆتایە شەهادەیەک دێنەوە دڵخۆشە بن. هەر لەم دوایە تێکۆشانێکی زۆرمان کرد ئێمە وەکو کورد لە پارێزگای کەرکووک بۆ بردنەوەی زۆرترین ڕێژەی کورسی لە ئەنجومەنی پارێزگاکان لە هەڵبژاردنەکان کە لە 18/12/2023 کرا. ئەمە لە پاش هەوڵ و ماندووبوونێکی زۆری ئەندام و کادیر و جەماوەر و یەکێتی نیشتیمانی کوردستان بە هاوپەیمانێکەوە. یعنی تو ئەمە هەمووی هەوڵ و ماندووبوونیەوێ، هەمووی ئیسراری ئەوێ و ئینسان لە کاتی ئەو هەوڵدانانە ڕەنگە زۆرجار تووشی کەوتنە بێ، تووشی ئەوە بێ ئەو ئامانجێک کە ئەوێ نابێ، تەگەری زۆر دێتە بەردەم، ناخۆشی زۆر دێتە بەردەم. بەڵام لەگەڵ ئەوانەشە ئینسان کە هەوڵی دامتمانە بوون و
و هەوڵەکانی بەهێزی هەبێت بالضبط ئەم ئیرادەی ئینسانە هەمووی هاوکارە بێت لە سەرکەوتووی مرۆڤەکان و لە بەرەو پێشچوونی زیاتریان بۆ ئەوی نزیک بنەوە لە ئامانجەکانیان و بۆی دواتر ئامانجەکانیان بێکن لام و بوارەکان. زۆر باشە خات و فریال هەر لە چوارچەوەی ئەمەیە دەمێنمەوە زەکەم باسی کورتەیەک ینی ئەگەر باسی زیندانی کردنی تۆ و ئازار و نەهامەتێکام کە لەوانێ بە چەند بەرنمەیەک چیرۆکەکەی تۆ کۆتایی پێنێت بەڵام ئەگەر بە شازێکی چڕ کورد بکەیتەوە بە کورتی باسێکەوەمان بۆ بکەیت چۆن زیندانی هەتاتایی بەسەراسە پێنرا و لە هەمان کاتا دواتر چۆن ڕزگارت بوو. دیارە ئێمە پاش ئەوەی کە ئازار و ئەشکەنجەیەکی زۆر دران من هەر خۆم نەبووم کۆمەڵی هاوڕێ بووین لەگەڵمان لەسەر هەمان بابەتگیرا بووین کە ڕێخستنێنەکانی ئاڵای شۆڕش بوو ئەو کات. لە دوای ئەوە ئێمە براین بۆ محکەمەی سەورە لەوێ کاتی خۆی عوادل بەندەر بوو ڕئیسی محکەمەکە. لە دوای و ئازار و ئەشکەنجە ئەو بەڵگانی کە کۆیان کرد بۆ لە ژێر ئیتر لێدان و تعزیبی برادەکان و هەمومان من بۆ خۆم کۆمەڵێ بەڵگە و منشورات لە سەرمگیرا و دوای ئەو فترەیە ینی هەموو تووشی ئەو بووینەوە کە ئەبێ محکەمە بکرێت. محکەمە یەکەممان تەمیز کرا بۆ جاری دووەم دوای دوو مانگ شتێک ئێمە حکومی هەتاتایمان بەسەردرا هەر من نەبووم کۆمەڵی هەواڵ بووینە ڕۆ باسم کرد تەنایەک بەڵێ حەفدە کەسی تر بوو نییە کەسمان دەرچوو ئەویش ئەو برادرە لەشکری پاش ئازار و ئەشکەنجێکی زۆری ئەویش بەربوو ئێستا جێگری بەڕێوەری گشتیە لە خاننشینی لە بەڕێبەراتی خاننشینی لە هەولێر. دیارە ئەم حکومە بۆ ئێمە یا بۆ هەر کوردێک کە حکومی هەتاتایە بوو زۆر پێمان ئەهوەنتر بولەیکەوە حکومی عدام ینی عدام تەنفیزەکرا ئێمە ئومێدمان هەمیشە بوو بەو خەبات و هەوڵ و تێکۆشانەی کورد بە پێشمەرگە بەڕێخستنەکانی ناوشار بە هەوڵ و جهودی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت ینی و دائیمەن زروفێکی وا ئەبوو کە کورد ئەکەوتە وتوێژ لەگەڵ حکوومەتی عێراق. خۆشبەختانە کە ڕاپەڕینە مەزنەکە ڕوویدا لە دوای ئەو ڕاپەڕینە و ئەو کۆچڕەوی خەڵکو و سەپاندنی ئەو سزانە بەسەر سەدام حوسێن و ناوچەی دژەفڕین و ئەم شتانە هەمووی دەستکەوتی زۆر زۆر باش بوون و ئەمە یعنی ئەوەی لێکەوتو ئێمە دوای 2 ساڵ هەر ئازاد کراین مەبەستم هەر ئومێدمان هەبوو ڕۆژە لە ڕۆژان هەموو جارێکە ڕەنگی خان باسی تەمەن مەکرد ئەموت من ئەو کاتە 19 ساڵ بمگیرە بالضبط 1990 ڕۆژی لەدایک بوونمە ئەو ڕۆژە ئێمە حکوم بووین یعنی بیر مەکرێت چەند ساڵی تر من ئەگەر 25 ساڵیش بە حکمی مؤبەد یعنی لەوانەیە من کاتێک دەربچم عمرم 42 ساڵ 43 ساڵ ئەو کاتە دایکم 42 ساڵ بوو مجام نۆکی ئێسای دایکمە یعنی کۆمەڵێ تۆ خەونت هەیە وەکو کچێک بێخێندن تاواکە لەوانەیە کچەکان زۆری بیرەکەن و لە ژیانێکی هاوسەرەتی پێک بێنن بگەڕێنەوە یەکەم جار بۆ باوشی کە سوکار و دایک و بگەڕێنەوە بۆ ناو خانەوادەی خۆیان ینی ئەم کۆمەڵە خەونانە هەموو لە هەر تاکێکی زیندان هەیە بە کوڕ و بە کچەوە ینی ئەو حکومەش نەیتوانی ئەو خەونانەی ئێمە لەبار ببات بۆی ئەگەر ئینسان بەس لە ژیان بمێنێ ینی ئەتوانێت خەونەکانی بەدی بێنێ و ئەوانەیشی ڕۆحیان شاد کە لە زیندانە لە سێدارە دران یادام کران ئێمە هەموو درێژە پێدەری ئەو ڕێگایانی منەزانم چەند سەختە بەڵام ئەو ڕێبازە قەت نامرێ بە تایبەتی ئەو ئینسان کە بیرباوەڕی هەبوو بە ڕێبازێک کە پێی وایە ئەمە ڕاستە بەتایبەت من بۆ خۆم باس لە ڕێبازی یەکێتی نیشتیمانی کوردستان و فکری یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم کە هەمیشە زیندووە بە زیندوەتی ئەمێنێتەوە ئێمە درێژە پێدەری ئەو ڕێگاین لەگەڵ هەواڵەکانم لەگەڵ ئەو کادر و هەواڵانی کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانان بەڕەبەرایەتی ڕابەرایەتی سەرۆک باڵ و تاالبانی و ئەو سەرکردایەتیە لە دوای پێنجەمین کۆنگرە هەڵبژێراوە. دەست خۆشبە من هەروەک لە سەرتاشەوە باسم کرد یعنی هیچ ئازارێک نەیتوانێتەوە کارگەری لەسەر ژنێتی ئێوە بکات بۆیە بۆ خانمانی دیکەشەوانی کە ئامانجێکیان لە پێشە ینی نەهامەتیەک یعنی هیچ سەرکەوتنێک بەبێ قوربانیدان و ئازار بەڕێ ناکرێت هەمیشە سەرکەوتوزیت بۆ دوو خولە لە ماوەکانی ڕابردوو شەندامی سەرکردایەتی یەکێتی بوو و لە کۆنگرەی 5 یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە کۆنگرەی خۆی بەس دووبارە متمانی سەرکردایەتی بەدەستهێنایەوە چۆن بوو ئەم متمانەیەت بەدەستهێنایەوە؟ وڵی من بە خۆشحاڵەوە ئەو متمانەیەم کە وەرگرتوێتەوە دیارە لەناو کۆنگرە بڕیاری دووبارە هەڵبژارنەوە یا دەنگدان بەوانێکەوە هەبوو ئەمجارە بە قائیمە بۆ ڕاستیەکەی متمانەی 450 کەس 6 کەس زیاتر کە ئیمزایان کرد
دوای ئەوەی کەوا سەرۆک بافڵ ئەو قائمەی پێشکەش کرد هیچ قائمەی تر نەبوو جگە لەو قائمەیە منیش لە ڕێگەی ئەوانە و لە ڕێگەی ئەوەی کە کەسلاری نەبوو لەو 460 کەس 50 کەسێک کە دەنگیاندا متمانەم وەرگرتەوە هەڵبەتە بوون بە ئەندامی سەرکردایەتی ئەوە تاج و نەجمەیەک نییە لەسەر شانمان بێ ینی وەکو عسکەری بۆ من ینی وەکو مەدەنی ئەمە ئەرکێک و بەرپرسیارەتێکی زۆر زۆر گەورەیە ڕەنگی خاص باوڕت بێ لە هەموو ژیانم ئەو نەساڵی تێکۆشاوم بەقەت ئەم 4 ساڵی کۆتایی کە لە سەرکردایەتی بووم من ئەوە ماندوو نەبووم ماندوو بووم دێرە مەرحەلەکان هەموو قۆناغەکان ماندوو بوو نیە بەڵام بۆ ئەوی کە تۆ پیشانی بدەیت کە تۆ شیانی ئەو شیاوی ئەو متمانێکە لە دووزەیەکی خۆت بزابێت ئەجا تۆ لە پێنا ئەوە شاق قوربانی ئەدەی یانی هەر ئەوە نییە لە کارەکانت لە ئەو ئەرکانی کە پێت ئەسپێرن لە ڕووی کۆمەڵایەتی بەدەر لە ئەرکی خەزانش بەدەر من هاتم باز ئەو کەم کۆمەڵایەت یعنی من ئەم 4 ساڵە پێر لە ماڵی خۆمان نەبووم زیاتر مەسەڵەن من هەموو جارەڵێم ڕەنگانێک کەس پێی سیر بێت چۆن ژنێک لە ناو سیاست بێ ئەوە خەونی بێ من حەزم لێ لە ماڵەوە بمێنمەوە جارێ خواردن بۆ مناڵەکانم بکەم خزمەت کەم ینی حەزەکەم هاوکاریان بم لە ماڵەوە بەشێک لە ئەرکەکانیان بردنیان بۆ مەکتەب خواردن حازرکردن ناسپێدانیان گفتگۆکردن لەگەڵ هەموو ئەمانە من دوو مناڵم هەیە لە تەمەنی ئێستا 16 ساڵی و 14 ساڵی هەردووکیان لە مەرحەلەیەکن زۆر پێویستیان بەمنە بۆیە لێرەوە ینی بە هەموو ئەو هەواڵانە مەڵێم کە متمانیاندا پێم لە پێش هەمووشانەوە سەرۆک بافڵ لەگەڵ ئەو هەواڵانەی دیکە من چاویان ماچەکەم سپاسی دووبارە پێدانەوەی ئەو متمانەیەکەم وە دووبارە ئیشەڵا ئەی سەلمێنم بە هەوڵ و جهود و کۆنڵەدان و ماندووبوون ئەو بەرنامە جوانە و سیاسەتە جوانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی بۆ خزمەتکردن لە ناو ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان من ئێستا لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانم بەرپرسی بۆردی ڕێکخراوە پیشێ جەماوەریەکانم پێسپارەوە پێشتر هەردووکی بوو ئێستا لە ڕێکخراوە جەماوەریەکانم هەوڵەدەم بە هەموو هەوڵ و توانایەکمەوە بە هاوکاری هەواڵانم لە مەکتەبەکە خزمەت بکەین وە ئەرکی ئێمەش خزمەتکردنی چین و توێژەکانە لە ناو مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و پاڵپەشتیکردنیانە و بە تایبەتیش بۆ من ئەگەر نەبێ بە خاڵێک خزمەتکردنی ژنانە و دەستگرتنی ئەو کچ و ژنانەیە کە ئەیانوێت لە نێو ڕێکخراوە دیموکراتیەکان لە نێو ئەو ڕێکخراوانەی کە هەیە پەرە بە خۆیان بدەن بتوانن بێنە پێشەوە خزمەت بکەنیتر لە هەرێک و لە بواری جیاجیا بزەبێت بۆیە یعنی ئەم ئەرک و بەرپرسیارەتیە جێگەی شانازیە و ئینشاء الله ئەوەی کەس حەت و تەمەن ڕێگە پێ بدا من هەر لە خزمەتی ئەو خەڵکا بم و چیش بە من بکرێ بە تایبەت بۆ شاری کەرکووک چونکە ئێمە لەسەر بازنی شاری کەرکووک بەندە و کەرکووکیەک ئەو متمانێن پێدراوە هەمیشە لە خزمەتا من کوردستانیم بەڵام بۆ شاری کەرکووکیش لێرە کەرکووکیاتی بکەم ئەگەر و حەق بدەم بەخۆم ئینشاء الله چی بە من بکرێ لە بواری ڕێکخراوەیی لە بواری کۆمەڵایەتی لە هەر بوارێکە پێویست بکەم لە خزمەتی خەڵکی ئەم شارە خۆشەویستی خۆم خۆش بێ هەمیشە سەرکەوتوو بیت لە ڕێگەی کارەکانەوە بەردەوام تو ئێستا سەرکەوتنێکی باشت بەدەستهێناوەتەوە و هەڵبژاردنەوە دووبارە بە سەرکردایەتی هەر بۆ خۆی ئەوەیە کە متمانی دەوروبەرەکەتە لە چوارچەوەی کارەکانت کە تۆ بە لێپرسراوێتیەوە ئەنجامت داوە بەدەر لە کۆمەڵێک کاری دیکەی لە نێو حزب جگەلەوە تۆ پەروەردەکردنی خێزانش لەسەر بێگومان سەرکەوتنی هەر خانمەیەک لە هەر تەمەنێکا بێت بە تەنها بەدر لە هەوڵدانی خۆی ماندووبوونی خۆی قوربانیدانی خۆی کەسێک لە پشتەیە کە بەردەوام پاڵپشتێتی و توانین بڵین بەشێک لە سەرکەوتنەکانە من حەزەکەم بزانم ئەمڕۆ کێ لە پشت سەرکەوتنەکانی تۆی بە دەرەجەیەک بە دەرەجەیەک من پێش هاوسەرگیریم باوکم پێش هاوسەر باوکم لەگەڵ دایکم براکانم خوشکەکانم لێرە چایان ماچەکەم ئەوان هەمیشە پاڵنەر و پاڵپشتی من بوون لە بەخێوکردنی مناڵ لە هاندانم لە تەحملی ئەو مەشەقەتەی کە 2 ساڵ کچێکی 19 ساڵ بگیرێ بەو دەردەسەریە لە بەغدا لە ژێر دەستی ئەمن یعنی باوڕت بێ من هەموو جارێکە بیرەکەمەوە یعنی هەموو ڕۆژێ دەست و پای دایک و باوکم ماچ بکەم سەریان ماچ بکەم هێشتا کەمە یعنی من کە خۆم مناڵم هەیە ئەزانم کە کچەکەم یعنی نەخۆشەکەوێ یا کوڕەکەم نەخۆشەکەوێ چیمان لێدە ئەی ئەوان کە ئەزانن تۆ بەکارەبا
ئەشکەنجە ئەدرێ ئەزانن تۆ برسی ئەکرێ ئەزانن لێتە دەرێ هەڵەوا سرەی یعنی کۆمەڵێک بیرۆکەی تر کە دێتە مێشکت بۆی کەوا ڕژێمی بەعز تعدا و ئیهانەی لە خەڵکە کرد لە زیندانە کرد لە زیندانیانە کرد یعنی ئەمانە هەمووی پاڵپشتێکی زۆر بەهێز بوون کە پشتیان لە من نەکرد چکە من بێ پرسی ئەوان چمەتە ناو ڕێخستن ئەسڵ ئەوە نیانی بوو بۆ ئەوان هەر وەکو شۆکێکی زۆر زۆر گەورە بوو ئەوان دەربەدەرکران خوشکبراکانم هەمووی لە مەکتەبەکانیان دەرکران بە بێویستی خۆیان یعنی باجیان داوە ئێستا کە الحەمدولله هەموو لە ژیان ماون لەخوا بە زیاد بێ مثلا ژیانی خۆیان هەیە بەڵام من نە بە قسە نە بە پارە بە هیچ شتێک تەنها سوپاسگوزاری ئەو خوایم و سپاسی ئەوانەکەم کە هاوکارم بوون خێزانێکی لەو شێوەیە لەخوا بە زیاد بێ دواتر هاوسەرەکەم من کاروان بۆ خۆی پێشمەرگەی کۆنا پیاوێکی شۆڕژگێڕ و تێکۆشەر و کورد پەروەر هەموو عائیلەکەیانە ناسم خەڵکی قوشقایان بە ئەسڵ ورمزیاریشن یعنی ئەوان و یعنی بەتایبەت هاوسەرەکەم بۆ بەخێوکردنی مناڵەکان و تعویزکردنەوەی ئەوەی کە من لە ماڵ نیم وەکو هاوسەرێک وەکو پیاوێک ئەو ئەتوانێ بڕوا ئەرک و ئیشەکانی خۆی بکە بەڵام من بۆی هەردووکمان نابێ مناڵەکانمان بەجێ بێڵینەوە لە تەمەنێکی زۆر بچووکە و من هەر لەناو ئەو سیاسەت و ڕاکەڕاک و ئەوانە یعنی کە ئەوەی چاوەڕێ ئەکرێ لە پیاوێک هەمان شتە لە ناو سەرکردات چاوەڕێکن لە ژنێکیش کەوتیان کۆبنوێ سەعات ئەوەنە تۆ بیانود نییە بڵێ وەڵام من وەڵا ببورە مناڵی بچووکمی وەڵا بێ بڕۆمەوە سەعات ئەوە نێ و ناتوانم یعنی لەگەڵ ئەوەی گەڕە چاویش بکرێ بەڵام تۆ ئەبێ بیسەلمێنی لەو هەواڵانە لە هیچیان کەمتر نیت بۆیە من هەمیشە سوپاسگوزاری ئەو خوایم کە هاوسەرێکی ئاوام هەیە کە پاڵپشتمە ینی جێی متمانەمە و متمانەی بە منە و مناڵەکانیش ئەو ئەرکێکە وەکو دایکێک بێکەوە ینی ژیانی ئەو خێزانەمان وا ڕاگرتووە کە ئەو بەرگەی ئەو هەموو مثلا خزمەتی مناڵ و ئاگای لێیان بێ و ئامۆژگاریان بکات و ئەوانە ئەو فترانی کە من لە ماڵ نیم بۆیە دەوروبەر زۆر مهمە خێزان زۆر مهمە عائیلە بنەماڵە زۆر مهمە کە پشگیری لە ژنان کە ئەمە جگەلەوەی کە خودی ئینسانەکە بۆ خۆی کە چەندێ متمانەی بەخۆی بێ دیارە من هەڵبەتە باسی خۆم ناکەم باس هەر خانمێکی سەرکەوتوی تر کە لە داهاتوو ئێنیتە بەرنامەکەی ئینشاڵڵا یەکەم شت ئەو متمانە بەخۆبوونە زۆر مهمە لە جێی خۆی بێ و هەمیشە ئەو متمانەی وزەت پێ بدا بۆ بەردەوام بوون بۆ مقاومەتی ڕێگریەکان ینی ڕەنگی خان زۆر ئاسان نییە لەم کۆمەلگای ئێمە ژن بێتە ناو بواری سیاسەتەوە یا حتا لە بواری ئیداری کە لە حکوومەت بی لە هەر پۆستێکی ترابی هەمیشە کۆمەلگا ینی زەحمەتی هەیە من زیاتر بەس لە پشتی سەرکەوتنەکانی تۆ بکەم بۆیە هەدفمەوەیە کە ئەو ڕێگە سەختانە ئەو ناڕەحەتیانە کە باس بکەم بۆیە بە پرسیار ڕوبەڕووتی ئەەکەمەوە هەر لە چوارچەوەی ئەوەیە ئەمێنمەوە کە ئێستا تۆ باس کرد زەحمەتە ژن بیت و بچیتە نێو سیاسەتەوە بۆیە حەزەکەم بزانم وەکو خانمێکی سیاسی کە لە بواری سیاسەتە کار ئەەکەیت چی شتێک زیاتر تەنگ بە توانای ژن هەڵەچنێ هەنی زیاتر ڕوبەڕووی ئەبێتەوە و ناڕەحەتی ئەکا لە نێو کاری سیاسیە زیاتر کە ڕوبەڕووتانە بێتەوە دیارە یەکەم شت نەعەدالەتێکی کۆمەڵایەتی هەیە ینی ئەو حەقی بە پیاو دراوە بە ژنان نادرێ ینی ئێمە خۆشبەختانە لە ناو سیاست و من باس ئەتوانم واقعی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەمەوە ئەگەر باسی واقعی ژن لە کۆمەلگای کوردەواریش بکەین ئەگەر لە ناو حیزبەکان سیستەمی کۆتانە بێ زۆر بەدەگمەن ژنان جێگەیانە بێتەوە بە حەقی خۆیان یعنی تەنها ئەوەی کە پەیڕەو کراوە و سیستمی کۆتا بۆ خانمان لەوە زیاتر پۆست نەدراوە بە ژنان ئەگەر ئیجازەم بدەیت من ئەڵێم عەدالەتی یعنی نەعەدالەتێکی کۆمەڵای هەیە کۆمەڵایەتی هەیە و ڕێگریەکان مەسەلەن هەموو ژنێک ئەوەی باسم کرد ئەو پاڵپشتە خێزانیی نییە کەوا بێ کە دێ جارێ دوو جار بەردەوامە بێ سێرەکی تەگەرێکی خێزانی بۆ دروستە بێ سەح بکاتەوە ژینگەی ئیش ئەو کەسانی کە لە دەوروبەرتن ئەگەر هاندەرت نەبن ئەگەر هاوکارت نەبن وەکو تیمێک لەگەڵت کار نەکەن باورت بێ ناتوانانی بەردەوام بێ یعنی تۆ جار وایە لە ئیشەکەت خاوەن کارەکەت کە ژنت لەگەڵا تۆ بە تەگەرە دانێ لە ڕێیەکەی لەوانەیە ژنێک لە دائیرەیەک زۆر سەرکەوتوانەتر ئیشەکەی ئەنجام بدە سێرەکەی بەڕێوبەرەکەی یا ڕەفیقێکی خۆی پیاوە یا ژنە سێرەکەی بە بەردەوامی تەگەرە لە ڕێیەکەی ئەکەن واکەن بێزاری کەن و بڕوات بەڵێ بزەبت بووە ینی هەم ئەم نەعەدالەتێکەوەی نەکردو بەشداری ژنان هاوتای بەشداری پیاوان بێ لەبەر مەسائلی کۆمەڵایەتیە لەبەر مەسائلی دینیە لەبەر مەسائلی عەشایریە یعنی ئێمە لەناو کۆمەلگایەکی لەم شتانە ئینکاری ناکرێت دوو سیستەمەکە یعنی ئێمە سیستەمێکە کە جار وایە تۆ لە هەندێک شوێن بەدوای بەشداری ژنان ناگەڕێ لە 120 دەست ناکەوێت لەبەرەوەی ئامادەیی کۆمەلگاکە لەو منتیقەیەوە نییە کە
مەجال بدا ژنان بڕوا بۆیە بەشداری دووژن لە شوێنێکی مەسەلەن داخرا و کۆمەلگایکی داخرا و ئەبێ زۆر بە بەرزتر بڕوانن لەوەی کوا لە شوێنێکی تر ڕەنگە شارێکی گەورەی وەکو سلێمانیە لە ناو کەرکووک یا لە هەر شوێنێکی تر بێ بۆیە ڕێگەدان و تەشجیعکردن هاندانی کچان و ژنان ینی بە هەر پێوەرێک بێ دەستگرتنیان بۆ ئەوی بێنە پێشەوە تۆ لە خۆتا لە داهاتوو کۆمەلگایەک دروستەکەی کە ژنان تایە لە پێشن و ڕۆڵیان هەیە لە ناو سیاست و ئەتوانن دەور و کاریگەری خۆیان هەبێ بۆیە زۆر ئەمریکا ئەیڵێم مهمە و جاری وایە لە ناو ژینگەی کار یعنی بە سەراحەت بڵێم لەم کۆمەلگایی ئێمەش هەیەوە وجودیە تەحرشکردن بە ژنان یعنی حتا لە ناو خەڵکی سیاسی شایە لە ناو زۆر لە جەوەکانە هەیە لە ناو دائیرەکانە هەیە لە ڕێگا ڕۆی جار وایە یعنی خەڵک تعلیقەدات و شتێکەڵێ لە ناو سوسیال میدیا زۆرە تەحرشکردن و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوازێکی خراپ بزەبت بۆ ئەوی یعنی ئەمە تەویژمێکە زۆر جار بۆ ئەوی وابکە کە ژنان بەشدار نەبن دەیان جار بەناو منەوە پیج و ئەکاونتی درۆ مەسەلەن سەخت دەکراوە دەیان جار لەگەڵ هاوپیشە و هەواڵەکانت دەیان شتی ناشرینیان بۆ دروستەکەن بە منیشەوە یعنی کە ئێمە خاوەن خێزان و خەڵک ئەمان بڵێ ئەمەش لەلایەن چێوە دروستەکرێ ئەوانی کە لە کۆمەڵگان مەسەل لەلایەن ڕەنگە پارتێکی سیاسی نەیار یان کەسێک کە خۆی فەشەلی هێنابێ ڕەنگە بە هۆکارێک لە ناگا بە تۆیە دەربەس ئەمە لە ناو پیا و هەیە لە ناو ژنانی شەیە بەداخەوە بۆیە ئەمانە هەموو تەگەرن نەک بۆ من وەکو فریال بۆ خەڵکی تریش ئەمانە تەگەرن بەڵام ئەبێ ئینسان گوێی نەداتێ و لە ژن و لە پیا و ئەبێ ئێمە کە ئەرکێکمان لە سەرشانە خزمەتکردنی کۆمەڵگایە هەر کەس و لە ڕێی پیشەکەی خۆی من ئێستا سیاستم گرتووەتە بەر لە دیوە حەزبەکەیەتی بەڵام ئێمە بۆ سیاستەکەین بۆی سبەینێ لە ڕێگەی هەڵبژاردنەکان لە ڕێگەی دەنگدانا بتوانین زۆرترین نمایندەمان هەبێ کە بەرنامەی ئێمە جێبەجێ بکە لە ناو دەسەڵاتە کە دەسەڵاتەگرێتە دەست کە ئەبن بە ئەندامی ئەنجومەنی پارێزگا یا ئەبن بە ئەندامی پەرلەمان لەوێوە بەرنامەکانی حزب کە دایناوە و ڕوئیای حزب بۆ خزمەتکردنی کۆمەڵگا لە چوارچێوەی ئەو بەرنامەی کە هەیەی لە چوارچێوەی یاسا دەستور چۆن بتوانین ئەمانە جێبەجێ بکەین ینی ئەمانە هەمووی ئەوەیە وای کردو کە من بەردەوام بم وە ڕەنگە سیاست نەبووایە سەرقاڵیم بە سیاست و ئیشکردن لە ناو بواری سیاسی کە 100% ژیانم تقریبان تەخەسوس کردو بۆ ئەوە ڕەنگە من ئێستا مامۆستایەک بوومە یعنی حەزتە کرد ئەگەر سیاست نەبووە تۆ ئێستا مامۆستای من حەزمە کرد مامۆستا بوومە یعنی زۆر خولیایتر هەیە لە ژیانم ڕەنگە ینی برەوم پێ بدا من ئێستا شتێکی تر بوومە بەڵام چوونە ناو سیاست وردە و هەوڵدان بۆ دۆزینەوەی وەڵامی ئەو پرسیارانی کە لە لام دروست بووە لە تەمەنی هەرزەکاری و مناڵێەوە پەیتاوای کردو کە من بێمە ناو ڕێخستنی سیاسی و ناو ڕێخستنە نێنەکان و ئیش بکەم. دەست خۆشخات و فریال لە نێو سیاسەتە کەم تا زۆر ئێوە بەرکەوتنتان لەگەڵ سەرۆک مام جەلالە هەبووە چی شتێکی مام جەلال تاوکو ئێستا یادەوەریە قسەیە ڕەفتارێکە هی ئەو تاوکو ئێستا لە هەزر و دەرونی ئێوەیان مابێتەوە ڕاستە هیچ کات لەبیر نەکرابێت. ڕوحی شاد بێت دیارە من هەتا مردن خۆم بە قەرزارباری سەرۆک مام جەلال دانێن لەبەرەوەی یەکێک بولوانی کە زۆر پێداگیری کرد لە دوای ڕاپەڕین کە زیندانیەکان بەربدا و یعنی ئەمە قسەی خۆیەتی بۆمانی گێڕایەوە لە دوای کە زیندان ئازاد کرام چوون مام جەلالم بینی لە شەقڵاوە و کە بینیم بۆمیان گێڕاوتیان مام جەلال کە ئەویست لەگەڵ عەزە دووری ئەوان باسی خاڵەکان کە بەتایبەتی ئازادیکردنی زیندانیانی سیاسی یەکێک لە خاڵ و داواکاریەکانی بەرەی کوردستانی ئەیدوتێتی ئێمە حەفدە پیرێژنمان هەیە لەوێ ئێوە ئەم حەفدە پیرێژنمان بۆ بەرنادەن ئێمە چۆن دانیشین لەگەڵتانە لەسەر خاڵەکان پێک بین ترکە چوون بۆ لای وتی تۆ کامیانی وتە من ناوم فریالە وتی تۆ پیرێژنە کەرکووکەکەی ینی قەت ئەوانم لەبیر ناچێت دوایی مام جەلال لە کۆبوونەکانە ئەوەی کە جێی شانازیە زۆر بە جوانی و بە گەورەی ئەیڕوانی ئێمەی ژنان ئەی کرد کە وایە کرد کە خەونت هەبێ ینی خەونی بەرەو پێشچوون خەونی سەرکردایەتی کردن خەونی ئەوەی کە تۆ کەمتر نیت لە پیاوان باوەڕ بێ ئێمە لە ناو ئەنجومەنی ناوەن زۆر جار هەواڵەکانیشم بیریان بێتەوە کە ئەو قسەیەک لە دوایوت کێ قسەی هەیە دەسم بەڵند بکردا ئەیوت فەرموو بە ئەو خوشکە قسە بکە کە پیاوەکان ڕەنگە لە پێش من قسەیان کرد ئەوانی ڕائەگەر بۆ ئەوەی کە دەنگی خانمێک بەرز بزەبێت ینی من و ڕەفیقەکانی تریشم اینجا
مام جەلال یعنی شتی زۆرە بەڕاستی کە یادەوەری زۆرە من لە کاتی خۆی لە ئەندامی سکرتارێتی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بووم کە ئەڕۆشتین بۆ سکرتارێت یعنی سکرتارێتی مام جەلال باوەڕ پێ مام جەلال وەکو قائید تەمەشای ئێمە کرد ببورە یعنی سێرکردنی ئەو تموحەی کە پێمان ئەدایت ئێمە لە ناو یەکێتی قوتابیان و خوێندکارانە ئیشمان کردووە ئێمە بووین بە سەرکردە ئێوە لە داهاتوو سەرکردەی ئەم حیزبە ئەگەر نەئەستۆ ئێمە سێ خۆمانمان کرد ڕەفیقەکانمان ئیترەوەی کە 18 ساڵ و 20 ساڵ و ئەوە یعنی بزەبێت ئەو قسەی مام جەلال و بەڕەحمەت بێ دکتۆر کەمال فوئاد و کاک عادل مراد و ئەوان ڕەحمەتیان لێبێ یانوت ئێوە سەرکردایەتی ئایندەی یەکێتی نیشتیمانی کوردستانە یعنی ئەو قسە و فەلسەفەی ئەوان کە ئەیانوت پێمانیانوت هەمووی هاتە دی یعنی بۆیە من ئەڵێم کە سەرۆک مام جەلال ڕوحی شاد بێ هەمیشە ڕێباز و بیر و ئەو فەلسەفە و نەهجێ و ڕوئیایی هەیبوو بۆ بەرەو پێشبردننی کۆمەڵگا و خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک و تێڕوانینی بۆ ژنان لە ناو سیاسەت و بەشداریکردنیان لە ئیدارە و لە حکوومەت و لە پەرلەمان من قەت ئەوە لە بیر ناکەم لە لای خۆم من هەوڵەدەم ئەوەی تا بۆم بکرێ دەستی ئەو خاتون و خانمانە بگرین کە لەگەڵمانان ئیشەکەن مەسەن لە بواری ڕێکخراوەکان یا لە ناو مەڵبەندی ڕێخستن یا لە هەر شوێنێکی تر ئێمە هاوکاریان بین بۆ ئەوەی بتوانین کادری باشیان لێ دروست بکەین لە ئاینداوە ئەوەی تر متمانەیان بەخۆیان زیاد بێەوە ئەو تەگەرانی کە باسم کرد پێشتر ڕێگر نەبێ لەبەر ئەوەی کە لە ڕێگەیان لە بەردەمیان بڵێن وڵای ئەمە وازەهێنی لەبەری وڵای بەخوای زەحمەتە و چی بکەین و ناکرێت لەبەر هەروە کارێک بێت چکە ئەمە هەموو سەرکەوتنێک قوربانی دانێوێ و قوربانی دانیش بە کات و بە وزە و بە چوونە ناو خەڵک بەڕاستی ئەوە شانازیەکی گەورەیە کە تۆ لە داهاتوو نەتیجەکەیە بینی و ئینشاءالله لە داهاتوو لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش سەرکەوتنی گەورە بەدەستێنین چونکە لە ناو تیمەکان کە هەموو ئیشمان کرد بخۆم بەندە وەکو لێ پرسای بازنێ نۆزێ هەولێر کارم کرد بۆ بانگەشەی هەڵبژاردن لەگەڵ ئەو تیمێک کە لەگەڵمانە بەشدار بوو من لێرەوە سپاسیانەکەم کە بە هەماهنگگی هەموو توانیمان دەنگدەرێکی زۆری کەرکووکی دەنگدەری هاوپەیمانی هێزی کەرکووک هێز و ئیرادەمانە دەنگ بدەن و توانیمان بە هەمومان لە هەموو قۆڵەکان بە ناو شار و بە دەرەوەی شار 5 کورسیمان بەدەستێناوە ئەو ڕێژە باشە ئەو هەڵسانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و کورد لە شارەکە ئەگەر حیسابی بکەین بە هەوڵ و جهودی هەموو لایەک بووە بەڕاستی جێگی شانازیە من هیچ یعنی ئەوەم نییە بۆی بەڕاستی قسەم نییە تعبیری کەم لە خۆشیە دەستە خۆش بێت هەمیشە سەرکەوتووە بن کاتی بەرنامەکە بەرەو کۆتاچی ئەگەر بتوانی بە کورتی وەڵامم بیتەوە لە ماوەی ئەم دوو خولەی سەرکردایەتیە کار و چالاکیەکانتان بەگشتی ئەگەر بە شێوازێکی کورد بۆمان باس کردووە بە حکمەوەی کە کەرکووچیت چیت بۆ شارەکەت کردووە بەڵێ دیارە لە دوای وەرگرتنی متمانەی چوارەمین کۆنگرە بەندە وەکو بەرپرسی بۆردی پەیوەندی هەرێمایەتەکان دەست بەکار بوون دواتر دوای ماوەی ساڵێک و نیو طبعاً ئیشی پەیوەندی هەرێمایەتەکان هۆکارەکەی دروستکردنی ئەو بۆردە ئەوە بوو گرێدانەوەی دووبارە ئەو پەیوەندیانەمان لەگەڵ وڵاتانی عەرەبی و وڵاتانی دراوسێ بە ئێران و تورکیا و وڵاتانی تری مەسەلەن وەکو کوێت و لوبنان و هەر ئەو شارانی ئەو وڵاتانەی کە هەبوو چونکە یەکێتی نیشتیمانی لە سەردەمی مام جەلال هەتا نەخۆشکەوتنی علاقاتێکی زۆر باش و پتەومان هەبوو لەگەڵ ئەوانەیە بەڵام دواتر بە حکمی نەخۆشی و دوایی ڕوحی شاد بێ وەفاتی مام جەلال ئەم پەیوەندیانە بەرەو کەستر بوون جگەلەوە ئێمە کێشە ناخۆیەکانمانمانەمووی هۆکار بوون بۆیە لە پەیوەندیەکان من بۆ خۆم ئەگەر هەڵسەنگاندنێکی خۆم بکەم پێم وایە کارەکانمان سەرکەوتوو بووین ئەویش بە هەوڵی ئەندام مەکتەبەکان و ئەو ستافە باشەی لە پەیوەندیە هەرێمایەتیەکان هەر لە پۆلیسەکەی بەردەرگاوە لەگەڵ ئیدارەیە لەگەڵ ئەوانی حتا تایپستەکەن هەموو کادرەکان ئەندامانی مەکتەب ڕۆڵی زۆر باشیان هەبووە لەگەڵ بەرپرسی پەیوەندیەکانمان ئەو کاتە ئێمە هەماهەنگی زۆر باشە بۆەوە توانیمانە سەرکەوتوو بین هەر لە دوای ئەوە بە بڕیاری حزب من ژنێکی زۆر حزبیم یعنی بمنێن بۆ بەسرا ئەڕۆم بۆ بەغدا ئەڕۆم وتیان پەیوەندیم پێوەکرا کا بڕۆمە ڕێکخراوە دیموکراتیەکان بە حکمی ئەزمونم لە ناو کۆمەڵەی خوێندکارانی کوردستان ئیتر ڕازی بووم ئەو ئیشە بکەم و چوومە ناو ڕێکخراوە دیموکراتیەکان
یەکەم جار وەکو بەرپرسی ڕێکخراوی پیشەیی و جەماوەری دواتر جێگری لێ پرساوی مەکتەب پێکەوە ئەو تیمێک کە کارمان کردووە توانیمانە چالاکی لە ناو کۆمەڵە و ڕێکخراوەکان ڕێنمایان پێ بدەین پاڵپشتیان بکەین لە ڕووی دارایی لە ڕووی معنەوی کۆنگری ڕێکخراوەکان ببەستین و هانیان بدەین بۆی بتوانن کە لە ناو خۆیانە نوێکاری بکەن و کۆنگرە بکەن و لە ناو هەمووشیانە ئەوی کە بە شانازیەوە بخۆم لەگەڵ لە هەواڵەکانم ئەیگەڕێنمەوە ئەویش جەختکردنەوەیە لەسەر ئەوەی کە ڕێژەی ژنان ئەبێ لە ناو دەستەی باڵا و لەقەکانی سندیکا و ڕێکخراوەکان ئەوانی هەڵبژاردنیان بۆ کراوە تا ئێستا نابێ لە 130 کەمتر بێ یعنی بۆ ئازادی لاوانە بۆ هەر ڕێکخراوێکی ترە ئێمە هەوڵمانداوە کە ڕێژەی ژنان ڕێژێکی باش بێ و ئەوانەیشی دێن هەر بۆ پڕکردنەوەی شوێنێک نەبێ ئەبێ وتما بێ خەڵکی چالاک بن کە دێن مثل ئێمە پشتگیریانەکەین ئەمە زۆرمان پێخۆشە ئیش بکەنەوە بۆ شاری کەرکووک ئەوەنەی کەم تا زۆر بۆمان کرابێ لە ڕێگەی ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانەوە پاڵپشتی معنەوی و داراوی و حەزور لە بۆنە و چالاکیەکان بۆ ئەو چالاکی و فستیڤاڵ و بۆنانەی کە ئەکرێ ئەوەی کەوکو مەکتەب ڕێکخراوەکان داوامان لێکراوە هەوڵمان داوە پاڵپشتێکی باشیان بینوە هەمیشە و لە داهاتوش پاڵپشتیانە بین ئەوە نەک من وەکو فریال هەڵبەتەیەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کەرکووکی لە ئەولوێتی استراتیجی کاری خۆی داناوە هەمیشە هەوڵەکانی بۆ کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکانە کە ئەمە قسەی سەرۆک مام جەلالە کەرکووک کلیلی چارەسەری هەمووی کێشەکانی کووردە بۆیە هەمیشە بەبایەخەوە ئەڕوانینە کەرکووک جگە لێو کە خۆم کەرکووکیم بەڵام ئەمە سیاسەتی حەکیمانەی مام جەلال بووە سیاسەتی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستانە بە سەرۆکایەتی کاک بافڵ کە خۆتان بینیتان لە کاتی بانگەشەکە چێتی مامێکیان بە کەرکووکدا و لێرەوە شەردوو باتێکینەوە کە هەرچی بە ئێمە بکرێ بۆ خزمەتی شاری کەرکووک و کەرکووکیەکان ئێمە بۆ هەموو چین و تێژەکانی شەڵا درێغی ناکەین. دەستان خۆش بێت مەزە خۆشحاڵ بووم لە کۆتاییە هەر خانێکی سەرکەوت و پەیامی لێوەرەگرم بۆ خانمانی دیکار وەکو خۆش ئاماژت پێکرد لە بوارەکەی خۆتا چەندە پێت کرابێ دەستی خانمانت گرتووە هاوکاریانت کردو بۆ ئەوەی کە ئەوانش هاوشێوی تو ئامانجیانەیە ئەوانش هاوشێوی تۆ هیوایەکیانەیە ئەیانەوەی حەزیکیانەیە ئەگەر لە هەر بوارێکا بێت نەک تەنها بواری سیاست چیت هەیە بۆ ئەو خانمانە کە سەرەتای تەمەنیانە بەڵام لە ترسی دابوونەریت لە ترسی کۆمەلگای چاقبەست و لە ترسی کۆمەڵێکتانە و تەشەر لە ترسی کۆمەڵی خێزان کە ناهۆشیارن بەرامبەر بە پێگە و توانای خانمان چیت هەیە بۆ ئەو خانمانەوە بۆ خێزانەکانیان چۆن هەوڵ بدەن؟ من لێرەوە سەرەتا بۆ خێزانەکانیان حەزەکەم قسە بکەم ینی ئەوەی کە هەیە هەر کچێک لە ماڵەکە یا هەر خوشکێک یا هەر دایکێک کە هەوڵیدا کارەکانی بەسەرکەوتوی بکاوە خەونی هەبوو دائما دەستی بگرن یعنی کە مناقەشەی ئەو مۆزوعە کرا لە هەر بابەتێک پێخۆش بوو لە ڕێکخراوێکە یا خوێندنێک بکە یا کارێک بکە چەندێک پاڵپشتی بن هاوکاری بن ڕەفیقی بن لە جێبەجێکردنی ئیشەکانی ئەو نەیتر ئەو سەرکەوتنە شانازیەکە بێ بۆ خێزانەکە یەکەم جار ئەنجا بۆ خۆی بۆ کەسەکە بەڕاستی کە تۆ ئەبیتە سەبەبی سەرکەوتنی ئەو کەسە بۆیە و بۆ کچەکانیش ئەنجا ئەڵێم یا بۆ ئەو ژنانە ئەڵێم ئەو خانمانە ئەڵێم بەردەوام بن لە هەوڵەکانتان بۆی بگەن بۆ ئامانجانی کە هەتانە جار وایە شتێکی زۆر زۆر بچووک لە هەنگاوێکی بەسیتەوە دەست پێکەی تۆ کیلۆمەترێک ئەگە بڕۆیە بێ بە هەنگاوی یەکەم دەست پێ بکەی بۆ هەر کوێک بڕۆی ئەبێ لە هەنگاوی یەکەمەوە متمانەت بەخۆت بێ نابێ کۆڵ بدەی لە دوای ئەوەی کە گەیشتیتە نیوەی ڕێگا ئاورە دێتەوە نیوەت بڕیوە نیوە ماوە بەڵام زەحمەتی هەیە لە ڕووی داراییەوە زەحمەتی هەیە لە پاڵپشتی زەحمەتی هەیە ڕەنگە لە ڕووی قانون لە یاساکان ڕێگر بن کۆمەڵێش تێ ئەمانە نابێ ڕێگر بێ لە بەردەم خەونەکانی کچان و ژنانمان بۆی بتوانن ڕۆڵی باشیان هەبێ بتوان ببنە خاوەن داهاتی خۆیان بتوان ببنە خاوەن پێست و پێگەی خۆیان بتوان ببنە خاوەنی بەرهەمی خۆیان ئیتر لە ڕووی کاری دەستیە ئیتر هەر بابەتێک ینی دەستی بۆ ئەبەی ئەمانە هەموو یعنی شتێکن ئینسان ئەتوانێ بەدی بێنێ لە کۆتای بگاتە ئەو خەون و ئامانجانی هەیە و بتوانێ ڕۆڵێکی باشی هەبێ لە کۆمەلگا بەبێ سەڵکردنەوە بۆیە من لێرەوە چاویەک بێکی ئەو خانمانە ماچەکەم یعنی پیانەڵێم دەستان خۆش بێ بەردەوام بن من دڵنیام لە کۆتایی هەر ئەگەن بە نەتیجەیەکی باش سەرکەوتن بەدەستێن دەستی خۆش بە هەمیشە سەرکەوتوبی زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ ئەم کات پێدانە سپاس بۆ تۆش سپاس دەکەم سپاسی بەنامەکەتانەکەم بە هیوای سەرکەوتن و هەمیشە بەرەو پێچوون زۆر سپاس دەستە خۆش بێ لە پای بەشداربوونت لە پرۆگرامەکە قەڵغانێکی ڕێزلێنانمان بۆ تو ئامادە کردووە ئومێدەکەمکەوە بەدڵت بێت سپاس دەکەم دەستەکان خۆش بێ زۆر جانە دەست خۆش زۆر زۆر سپاس شاینی سپاسی میدای کردێکی شەکەم بۆ ئەم
قەڵانە دەستەکان پیرۆزت بێ. شایانی زۆر زیاتری. ئێمە تێنووسێکمان هەیە تایبەت بە پرۆگرامی پێشەوان، ئەمە تێنووسێکی یادەوریە ئەمێنێتەوە بۆ خودی خۆم. هەر میوانێک ئەتوانێت پێشنیاری خۆی تێبینی خۆی سەبارەت بە بەڕێوەچوونی بەرنامەکە لە پای بەشداربوونت چی بەدی ئەەکەی تێبینی چی ئەەکەی پێت خۆشە بۆ پرۆگرامەکانی دیکە چێ میوان بێت لە داهاتوە چی خانمێک بە شایستە ئەزانی دەتوانین لەم تێنووسیا بینووسی فەرموو. باش سپاس دەکەم. بەڵێ خۆشەویستان بە تێنووسی پرۆگرامی پێشەوان کۆتایی بە پرۆگرامی ئەم جارێک پێشەوان بێت کە ئەم پرۆگرامە تایبەت بوو بە خزمەتکردنی خاتوفریال کە بۆ دوو خولە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە چوارچەوەی ئەو بەرپرسیارەتیانەی کە لە ماوەکانی ڕابردووە لە چوارچەوەی ئەو ئەرکانی کەوا لە نێو حزبدا و لە کاری سیاسەتاتی بەخشراوە توانیوێتیکەوە متمانی دەوروبەر بەدەست بهێنێت و ئەم سەرکەوتنێک کە ئێستا هەیە ئەم ئەزمونێک کە ئێستا هەیە بەدەستی بهێنێت تا بەسەرکردنەوەی خانمێکی دیکە و لە هەر بوارێکا بێت. سپاس بۆ تەواوی هاوکارانمە بۆ ئێوەش بەخوای گەورەتان ئەسپێرم، پاتان لەگەڵ.